هەر ئێستا مزایرەیە لە کاری خان بەهۆی نەبوونی کارەباوە. خۆپیشاندان و ناڕزایی دانیشتوانی گوندی کانیخانە بەهۆی بەردەوامی کێشەی کەمی خزمەتگوزاریەکانی وەک ئاو کارەبا جارێکی دیکە هاتوونەتەوە سەرجادا. ئەو سیمە دیوە کارەبای 24 ساعتی پیاڕوا دیەکەمان ئەم شوێنەی کێمە لێ ڕاوەستاوین بۆ ڕیاوی پیاڕوا بۆ سلێمانی دیەکەیمە کارەبا و ئاوی 24 ساعتی پیاڕوا خۆمان لەسەر ئەم زادە ڕیسیە نە کارەبامان هەیە ناومان هەیە نەخۆشمانەیە لەسەر جێگای سوتاوە لە گەرما کارەبامان نییە یەکشمان نییە وازیش نایەنین بەردەوامە بین ئەومان نێبی خۆینەوانێت ئێستا یەکی وەک منە بچێ بۆ چۆ بۆ ئاوی یەکشتمان نییە داواکاریمانەوەی ئاومان بۆ بێ کارەبامان هەبێ. هەرچەندە دانیشتوانی ئاوایی کانیخان کێشەی ئاو کارەبایان هەیە ئەمڕۆ کە خۆپیشاندانیشان کردووە بەڵام زیاتر لە 9 کاتژمێرە کارەبایان بڕاو تاوەکو ئەم کاتە کارەبایان نییە. مام حەسەن دەڵێت بەهۆی ئەوەی ئێستا چەم و دۆڵەکان وشک بوون ناچارە پشت بە ئاوی بیر ببەستێت بۆ ئاودانی ئاژەڵەکانی بەڵام چەندین کاتژمێرە کارەبایان نییە و نەیتوانیوە ئاو بە ئاژەڵەکانی بدات. پێویستم بەو بیرەیە کە ئەو بیرە هەڵکەم ئەمە ڕێپی ئاودەم کە ئێستا کارەبا نییە ئێستا چ خواڵەگرێت تا ئێستا ئەم ڕە ئاوی نەخواردەوە لەم بەم گەرمایە. ئەم خۆپیشاندانە لە کاتێکدایە کە 28 ئەم مانگەش جارێکی تر کەمی ئاو و کارەبا دانیشتوانی ئەم گوندەی هێنایەوە سەرجادا. کانیخان لە سنووری ناحەی سوورداشی سەر بە قەزای دوکانە نزیکترین شوێن لێیانەوە سەرچاوی ئاوی دوکان و وێزگەی کارەبای دوکانە بەڵام وەک خۆیان دەڵێن لە هەردووکیان بێبەشن. گۆران لوقمان NRT گوندی کانیخان.